خۆپیشاندانی قوتابیانی 12 ئامادەی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەردەوامە. لە سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین خۆپیشاندان بەڕێوە چوو قوتابیان لەسەر داواکاریەکانیان سوورن. لە کاتی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکان لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی هێزە ئەمنیەکان تەقەیان بەسەر قوتابیاندا کرد بۆ بڵاوپێکردنیان. دواتریش قوتابیان چوونە بەردەم بینای پارێزگای سلێمانی و درێژەیان بە خۆپیشانداندا. بەڕاستی هێزە ئەمنیەکان ڕاستە لەگەڵێمان پارێزگاریمان لێگەم، بەڵام ئەمڕۆ دوێنێ ڕەشەی تەقەمان لێکراوەتەنانەت ئەمڕۆ بەرەبیانی تەقە بەسەر خۆپیشاندەران ناکراوە، دەستی تەلەبەیەکمان شکاوە. پار پۆلیشە چەند ڕۆژ بوو 120 ڕۆژ وایە پشۆغەیان 120 ڕۆژ بوو، ئێمە 28 ڕۆژە سایکە مەمەعی چی؟ لە گەرمیانیش قوتابیانی پۆلی 12 ئامادەی لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان لە کەلار گرت بوونەوە و داواکاریەکی چوارخاڵیان ئاڕاستەی پەروەردەی قەزاکە و وەزارەتی پەروەردە کرد. و پشۆکەمانش بۆ درێژکەنەوە لە 20 ڕۆژ بۆ 40 ڕۆژ 39 ڕۆژمانیش نایە تەنیا 40 ڕۆژ و ئێمە ناگرێت لە مانگی حەوتەوە خۆتان جێی کەلارە بینی ناگرێت لە مانگی حەوتا بڕۆین بۆ قایم امتحان نزیکی مانگی هێشتیشە 6 ڕۆژەکە بۆ بلاکە بۆ 40 ڕۆژ یاوەکەوەی منهەجەکەمان بۆ کەمە بکرێتەوە ناکرێ ئەو هەموو مەنهەجەوە 20 ڕۆژ تاوا بکرێت. وەزارەتی پەروەردە بڕیارێکی داوە لەسەر مافی ڕەوای خوێندکار کە زوڵمێکی زۆر گەورە و گران لە خوێندکارەکرێ و ئەمە بەڕاستی ئەمە بێتە هۆی لەناوبردنی نەوەیەکی داهاتوو کە فێری هیچ عیلم و زانیاری و زانستێک نەبێت. لە سنووری داری ڕاپەڕینیش قوتابیانی 12 ئامادەی هاتنە سەر شەقام و لە بەردەم پەروەردەی پشدەرگرتبوونەوەیان ئەنجامدا. ئەوانیش هەمان داواکاری هاواستەکانیان هەیە لە شار و شارۆچکەکانی دیکە. بەپێی بڕیارەکانی پەروەردە تەنها بەشێکی کەم لە پرۆگرامی خوێندن تەرک دەکرێت کە بەجددی ئەمە جێگای قبولکردن نییە. لە کاتێکدا پار لە مانگی سێوە کراوەتە پش و کە وەرزی یەکەمی گشت دەرسەکان تەواو کراوە و بەشێک لە وەرزی دووهەمی لە زۆربەی دەرسەکان خوێندرابوون، واش بەشی زۆری تەرک کراوە و بەشێکی زۆر کەم لە وەرزی دووهەم داخل کراوە. کەچی ئەم ساڵ کەوا لە مانگی سێداین هێشتا وەرزی یەکەمی دەرسەکان تەواو نەکراون. ئێمە ئەوە قبول ناکەین چونکە زۆر چاک دەزانین بڕیارەکانی پار تەنها لە بەرژەوەندی خوێندکارانی خوێندنگە ئەهلیەکان بووە. قوتابیانی 12 ئامادەی چەند داواکاریەکی هاوبەشیان هەیە کە گرنگترینیان کەمکردنەوەی مەنهەج و زیادکردنی ماوەی مۆڵەتی هەوڵدانە بۆ 40 ڕۆژ. تا ئێستا وەزارەتی پەروەردە بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە و ئەوانیش جەخت دەکەنەوە لە ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن تا جێبەجێکردنی داواکاریەکانیان.